بەڕاستی دووبارەبوونەوەی تیرۆرکردن لە ناو شاری سلێمانیاوە بۆ خۆی بەتەنیا کارەساتەکە لە تیرۆرکردنەکەیان نییەوە لە دووبارەبوونەوەیان نییە لەو ڕێپێدان و بێباکیەی دەسەڵاتی هەرێمی کوردستانایەوە بە تایبەتی دەسەڵاتی سیاسی لە سلێمانیا کە یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ڕاستیە ئەمە هەموو بابەتەکان هەموو شکستەکان ئەباتە قۆناغێکی ترەوە بەوەی کە یەکێتی لە ناو سنوورەکەی خۆیان تەنانەت ناتوانێت ڕێگە لە تیرۆریش بگرێ ناتوانێت بە بڵێن ئەمنیەت بۆ هاوڵاتیانی خۆی دابین بکات چونکە کاتێک کەسێک ئەگەر ئەندامی هەر پارتێکی هەر بەشێکی تری کوردستان بێ لەناو گەڕێکێک لە گەڕەکەەکانی وەک ئەبینن ئەمە گەڕێکی بەختیاریە گەڕێکێک لە گەڕەکەەکانی شاری سلێمانیا دووبارەبوونەوە و چەند بارەبوونەوە ئەمە ئەباتە قۆناغێکی تر کە مەترسی ئەبێت لەسەر تێکڕای خەڵک تێکڕای دانیشتوانی ئەو گەڕەکە بۆیە بەڕاستی ئەمە لە ئەوەڵ و ئەخیرە بەرپرسیارەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە وە شکستێتی لە بواری پاراستنی ئەمنیەتی هەم هاوڵاتیانی پارچەکانی تری کوردستان و هەم هاوڵاتیانی شاری سلێمانیش. ئەمە کوشتن و تیرۆرێکی سیاسیە تیرۆرێکە ئەگەر هەواڵزیلان لەو جێگەیە و لەو پێگەی هەیەی ئەگەر پیاوێکیش بواە بە هەمان شێواوە پێشتر تیرۆری ترمان بینیوە کە پیاو بوون و تیرۆر کراون بۆیە ئەمە تیرۆرێکی سیاسیە واتە تیرۆری ئینسانی کووردە تیرۆرکردنێتی لەسەر کوردبوونی لەسەر ئەوی شۆڕژگێڕێکی پارتێک لە پارتەکانی کوردستانە لە باکوور بۆیە لەبەر ئەو هۆکارەیە کە تیرۆر کراوەوە ئەوەی تریش کە ئەگەر بە تەحدید مەبەستت بەتەنیا لە ژن کوشتن بێ ئەمە بۆ خۆی لە تەواوی بە بڕای من لە باشوورە جۆرێکی ترە لە باشوورە لەبەر ئەوە نییە لەبەر چوونە پێشەوەی تێکۆشانی ژنان نییە کە ژنان ئەکرێنە ئامانج لە ڕاستیە مەسلەی ژن کوشتن پەیوەندی بە لەبەر ژنبوونی بکوژرێ نەگۆکو ئەم تیرۆری کە ئێستا باسی ئەەکەین پەیوەندی بە لایەنێکی کۆمەڵایەتی کەلتوری ئاینی قوڵەوە هەیە کە ئەم بەشەی کوردستان ڕەنگە لە زۆربەی بەشەکانی تر خراپتر پێوەی بناڵێنێ.